مەراسیمی بە خاکسپاردنی چوارتەرم لە خاکی غەریبی گیانیان لە دەستداوە و لە ڕێگای چوون بۆ هەندەران، بەڵام نەیانتوانی بە ئاواتەکانیان بگەن. ئێمە وەکو دووسۆزانی دەربەنی خان وەکو ستافی گۆڕستانی کانیسارد دوای ئەوەی بەداخ و پەژارێکی زۆرەوە جارێکتر شارەکەمان ڕەشی پۆشی جارێکی تر خەفەت باڵی گرتۆ بەسەر شاری دەربەنی خانی خۆشەویستە. ئەوە ئێمە پیان ڕەنگەین کە چوار ئازیزمان دوای ئەوەی لە دەریای جەخنکاون دوایە هێنانەوەیان بۆ شاری دەربەنی خان، ئێمەش وەکو هەستکردن بە پرسیارەتی وەکو دووسۆزانی دەربەنی خان بۆ شاری دەربەنی خانی خۆشەویست هەڵساین بەوەی کە خۆمان ئامادە بکەین باڵکەنی گۆڕەکانێ لە مەراسیمێکی ڕێکوپێکە بە خاکیان بسپێرین. قایمقامی قەزای دەربەنی خان دەڵێت ئەمە دووەمین مەراسیمی بە خاکسپاردنی کۆچبەرانی دەربەنی خانە لە ماوەی 2 هەفتەدا بۆ دابینکردنی ژیانێکی باشتر ڕوویان لە هەندەران کردبوو. دەڵێت بەشێک لە دانیشتوانی دەربەنی خان پشت بەو داهاتە دەبەستن کە لە هەندەرانەوە بۆیان دێتەوە. بەڵێ بەداخەوە ئەمە دووەم کارەساتی دەربەندی خانە. پێشتر گەنجێکی تەمەەن 17 ساڵ بوو بەهۆی ڕوودایی حادسەی سیارەوە لە وڵاتی یۆناان کۆچی دوایی کرد و تەرمەکەی گەڕاوە. ئەم خێزانش خێزانێکی 4 کەسی بوون، دایکێک و 3 منداڵ بوون. بەداخەوە ئێمە هەر لەگەڵ یەکەم بیسینی ئەم هەواڵەدا هەموو کورسانیان بە تایبەتی دەربەنی خان لە ناخەوە هەژیان. بەڵێ ئیتر ئێمە ژۆک و ئیدارەی شاری دەربەندی خان و هەموو ئامادەکاریەکمان کردووە، چی لە ئامادەکردنی گۆڕەکانیان و چی لە پێشوازی تەرمی قوربانیاندا. وڵی لەبەرەوەی دەربەنی خان پێکاتەی جوگرافیای دەربەنی خان واکەوتووە لە ڕووی کەسابەت و ئەوانەوە زۆر مەعیشەتی بژێوی زۆر کەمە. ئەوەی کە زیاتر دەربەندی خانیەکان ئەوەیە هەرو گەنجانن کە لە ئەوروپان ئەتوانن هاوکاری بۆ خێزانەکانیان بنێرنەوە و زیاتر نەبوونی کار. هەدیار ڕزگار، هەستی ڕزگار، موبین ڕزگار کە ژاڵ ئەحمەد لە کەناڵی ئینگلیس خنکان لەسەر ڕێگای گەیشتن بە وڵاتی بەریتانیا 4 کەسی یەک خانەواردن. ئەمڕۆ گەڕێنرانەوە خاکی نیشتیمان و لە گۆڕستانی کانیسارد لە دەربەنی خان بە خاک سپێردران. هەفتەی ڕابردووش هۆگر حەمید لە هەمان گۆڕستان بە خاک سپێردرا لەسەر ڕێگای گەیشتن بە ئەوروپا لە وڵاتی یۆناان بە کارەساتێک گیانی لەدەستدا بوو. ڕێبین محەممەد شارپرێس دەربەنی خان.